هەر لە هەفتەی 29 خولی ناوی کوردستان یانەی سۆران میوانداریانەی شەقڵاوی کرد و یارەکەش بە یەکسامون بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هاتوو. هەردوویانەش بۆی شکستی و لێرەوە مانەوەیان لە خولیانە ناوەکانی کوردستان بۆ وەرزی داهاتوو مسۆگەر کرد. گێم یەکەم یانەی شەقڵاوە لە ڕێگەی یاریزان ئەمێر ڕەزا لە خولەکی 43 گۆڵی یەکەمیان تۆمار کرد، بەڵام لەگەڵ دەستپێکی گێمی دوم یاریزان گۆڤان ئەسعەد گۆڵی بەرامبەری بۆ سۆرانی خاوەن ماڵ تۆمار کردەوە. بۆ ئەنجامەش هەر یارێکە بە کۆتا وەردووانە بە خاڵێکەوە یاریگەیان بەجێشت. بەو شێوێش هەردوویانە لە ڕزبەندی خولی ناوی تۆپی کوردستان بۆ وەرزی داهاتوو مانەوەیان مسۆگەر کرد. یانەی سۆران کۆی خاڵەکانی کردە 30 خاڵ، یانەی شەقڵاوەش کۆی خاڵەکانی بۆ 29 خاڵ بەرز کردەوە بۆی شکستی هەولێریشەوە بەرامبەر هەندرێن. هەردوویانە مانەوەیان مسۆگەر بوو، هەولێریش داڵسی. پێشەکی سوپاس لۆخوای گەورەکە لە جەولەی کۆتایی خولی پلە نایبەکانی کوردستان توانیمان لە یاریگای خۆمان بەرامبەر بین بەیانە شەقڵاوە یەک بە یەک. ئەمەش وای کرد کە یانەکەمان یانەی سۆران بمێنێتەوە لە پلە نایبەکانی کوردستان. ئینشاڵڵا هەر بە بەرزیان مێنێتەوە یانەی سۆران ناوی سۆران. دوو جار خۆشحاڵم، یەکەوەی کەوا بوومە هۆکاری ئەوەی یانەکەم بهێڵیتەوە بۆ خاڵێکەوە من گۆڵەکەم تۆمار کرد. دووکە دایکی عزیزم دایکی مێرەبانم ئامادە بوو لە یاریگا، هیچ کات لەبیر ناکەم. ئینشاڵڵا ڕۆژێکی مێژوویە، ئینشاڵڵا هەمیشە بە بەرزیان مینینەوە یانەی سۆران. سەبارەت یاری ئەوڕۆ بەڕاستی ئێمە پلانە چتۆکمەماندا نابوو کە پرێز لە سەفەریقی خەسم بکەین، تانیمان لە جێمی یەکەم گۆڵک تۆمار بکەین، بەڵام لە جێمی دووەم بە زووی گۆڵی تعادولیان هیناوە. پاشوی تقریبان کۆنتترۆلی یاریەکە هەر لە دەستەمە بوو. یعنی ئەمە ڕازیمە لە یاریزانەکانمان، زۆر سوپاسیان دەکەم. لە مەرحەلەی دووەم ئەو یانەیەم وەرگرت، بەڵێنم بە جەماوارەکەیدا وتم بە پشتیوانی خوا وە دەکەین، بە پشتیوانی ئیدارەی نادی و بە پشتیوانی جەماوەرەکەی خۆمان دەهێڵینەوە لە خولی نایبی کوردستان تاوەکو ساڵی داهاتوو پلانێکی تۆکمە و یاریزانی باشتر بۆ یانەی شەقڵاوە شایستەی یانەی شەقڵاوە بێتن.